سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیواداری لە هەرگوێکانە ساغ و سڵامەت بن. خۆشەویستان ئەمڕۆ یەکشەمە 25 پوشپەڕی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 16 جولای 2023 زاینی لەگەڵ هاوڕێانی هاوکارم خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. ئێستاش سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵک لە ئاست نەبوونی خزمەتگوزاری لە نەخۆشخانەی بۆکان. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە گرتوخانەی مەریوان. ئازادی ئەسرین ئەفسەر بە دانانی وەسیقە لە زیندانی مەریوان. ماڵئاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دەرینی کۆمەڵە لە شاری بانە. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی پولادی گیلان پاش گیانەدەستانی کرێکارێک. گواستنەوەی 769 کەس بۆ نەخۆشخانە بەهۆی خۆڵباری لە سیستان. ناڕوونی چارەنووسی 16 هاوڵاتی بەندکراو لە هۆرمۆزگان. شناسایی 150 منداڵی کار لە ئۆستانی خۆراسانی شۆمالی و قوتشاندانی ئێرانیانی ئوروپا بۆ پشتیوانی لە عەباس دەریس. دەستپێکی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵک لە ئاست نەبوونی خزمەتگوزاری لە نەخۆشخانەی بۆکان. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەممە 25 مانگی پوشپەڕ بەستەدیکراوان و هاوڕیانیان لە نەخۆشخانەی بۆکان لە ئاست نەبوونی خزمەتگوزاری ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی ئەو راپۆرتە دۆخی بەهداشتی لە نەخۆشخانەی بۆکان زۆر خراپە و بەڕێوەبەرانی نەخۆشخانە لە دابینکردنی ئیمکاناتی ڕەڤاهی وەکو فێنکەرەوە لە گەرمای هاویندا خۆ دەبوێرن. جێگای ئاماژەیەکە پێشتر لە نەخۆشخانەکانی سیستان و بەلوچستان هاوڕیانی نەخۆش لە ئاست نەبوونی خزمەتگوزاری ناڕەزایەتیان دەربڕی بوو. ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە گرتوخانەی مەریوان. سەرەڕای تێپەڕینی 1 مانگ و 7 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکرانی ئارەش شەریفی هاوڵاتی خەڵکی گوندی تەنگیسەری سەر بە شاری سنە و دانیشتووی مەریوان هەتا ئێستا هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستدا نییە. ئارەش شەریفی ڕۆژی چوارشەممە هەفتەی جۆزەردانی ئەمساڵ لە شاری مەریوان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. ناوبراو لە ماوەی دەست بەسەرکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە و هۆکاری بندکرانی هێشتا ڕوون نەکراوەتەوە. ئازادی ئەسرین ئەفسەر بە دانانی وەسیقە لە زیندانی مەریوان. ڕۆژی شەممە 24 مانگی پوشپەڕ ئەسرین ئەفسەر هاوڵاتی خەڵکی گوندی نەی سەر بە شاری مەریوان پاشی 1 مانگ بەندکران بە دانانی وەسیقەی 500 میلیۆن تمەنی لە زیندانی ئەو شارە ئازاد کرا. بەپێی راپۆرتەکان ئەسرین ئەفسەر لە ڕێکەوتی 24 جۆزەردانی ئەمساڵ بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا. پێشتریش پشتیوان ئەفسەر برای ئەو هاوڵاتیە لەلایەن ئیتڵاعاتی ڕژیمەوە ڕفێنرا بوو و هێشتا چارەنووسی ڕوون نەبووەتەوە. جێگەی ئاماژەیەکە پشتیوان و ئەسرین لە ماوەی بەندکرانیاندا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەشکرابوون و هێشتا هۆکاری دەست بەسەرکرانیان ڕوون نەکراوەتەوە. ماڵئاوایی لە ژیانی پێشمەرگەیەکی دەرینی کۆمەڵە لە شاری بانە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی شەممە 24 پوشپەڕ پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە شاری بانە بە ناوی قادر ڕەشیدپور بەهۆی نەخۆشیەوە ماڵئاوایی لە ژیانی کرد. بەداخەوە ئاگادارکراین هاوڕێ و پێشمەرگەی دێرینی کۆمەڵە قادر ڕەشیدپور ناسراو بە مامەقالەی ساوان ڕۆژی شەممە بەهۆی جەڵتەی مێشک ماڵئاوایی لە ژیانی کرد. مامەقالە کەسایەتێکی خۆشنە و جێی متمانەی جەماوەر بوو و تا دوایین ساتەکانی ژیانی وەفادار بە ڕێبازی ئازادی بەرابەری و سۆسیالیزم مایەوە. لەلایەن کۆمەڵەوە سەرخۆشی گەرممان ئاراستەی بنەماڵە و ئازیزانی دەکەین و خۆمان بە بەشداری خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. کۆبوونەوەی کرێکارانی کارخانەی فولادی گیلان پاش گیانەدەستانی کرێکارێک. ڕۆژی یەکشەممە 25 پوشپەڕ کرێکارانی کارخانەی فولادی گیلان لە ناڕەزایەتی بە گیانەدەستانی یەکێک لە هاوکارەکانیان بەهۆی کەمتەرخەمی خاوەنکارە دەستیان لە کار کێشایەوە و لە بەردەم ئۆستانداری گیلان کۆبوونەوە.
ڕۆژی شەممە 24 پوشپەڕ دوو کرێکاری شەغڵ لە بەشی ئۆمرانی کارخانەی فولادی گیلان لە کاتی کارکردندا بەهۆی بەربوونەوەی چیمەنتۆ بەسەریاندا کەوتنە نێو مەخزنێکی 6 متری ڕۆن و بەهۆیەوە کرێکارێک گیانی لەدەستا و کرێکارێکی دیکەش بە سەختی بریندار بوو کە باری تەندروستی ناجێکی ڕاگەنراوە. پاش ئەو ڕووداوە کرێکارانی ناڕازی مانیان گرت و لە بەردەم ئۆستانداری گیلان ناڕەزایەتیان دەربڕی. کرێکاران هۆشداریان داوەتە بەڕێوەبەرانی کارخانەکە ئەگەر کێشەکانیان چارەسەر نەکرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان. گواستنەوەی 769 کەس بۆ نەخۆشخانە بەهۆی خۆڵبارین لە سیستان. ڕۆژی شەممە 24 پوشپەڕ 769 کەس بەهۆی خۆڵبارین لە ناوچەی سیستان ڕاگوێزی نەخۆشخانەکران. بەدوای ئەو شەپۆلە نوێیە خۆڵبارینەکە لە ڕۆژی 21 پوشپەڕەوە ناوچەی سیستانی گرتووەتەوە لە 5 شاری زابۆل، زەهاک، هامون، هیرمەند و نیمروز بارینە ئاسایی ڕاگەیەندراوە و 769 کەس بەهۆی تێکچوونی باری تەندروستیان ڕاگوێزی نەخۆشخانەکراون کە دۆخی 71 کەسیان ناجێگیرە. ناڕوونی چارەنووسی 16 هاوڵاتی بەندکراو لە هورمۆزگان. لە مانگەکانی جۆزەردان و پوشپەڕی ئەمساڵ 16 هاوڵاتی خەڵکی شارستانی دەشتی لە ئۆستانی هورمۆزگان لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکران کە تەنیا 4 کەسیان بەدانانی بارمتە ئازادکراون و چارەنووسی 12 کەسی دیکەیان نادیارە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ 4 کەس بەناوەکانی حەسەن مەحموودی، عەلی مەحموودی، محەممەد ئەمین ئەحمەدی و دانیال ئەلیپور ڕۆژی چوارشەممە 21 پوشپەڕ بەدانانی بارمتە ئازادکراون. جێگای ئاماژەیە کە تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە لە چارەنووسی و ناسناوی ئەو 12 کەسەکەی دیکە هیچ زانیاریەک لە بەردەستدا نییە. شناسایی 150 منداڵی کار لە ئۆستانی خۆراسانی شومالی. ڕۆژی شەممە 24 پوشپەڕ جێگیری کاروباری کۆمەڵایەتی ئیدارەی بێهزیستی خۆراسانی شومالی ڕایگەیاند کە 158 منداڵی کار لەو ئۆستانە شناسایی و پەروەندەیان بۆ سازکراوە. بەوەتێ ئەو بەرپرسەی ڕژیم ئەو 158 منداڵە لەسەر شەقامەکاندا سەرقاڵی دەستفرۆشی بوون و ئیدارەی بێهزیستی لە یەکەم هەنگاویدا بنەماڵەکانیانی شناسایی کردووە و هۆشداری داوە بە دایک و باوکەکانیان کە ئەگەر جارێکی دیکە لەسەر شەقامەکان ببیندرێن ڕوبەڕووی سزای قەزایی دەبنەوە. بڵاوبوونەوەی ئەو هەواڵە لە حەڵکدایەکە هیچ ئامالێکی ڕوون لە ڕێژەی منداڵانی کار لە ئێران نییە و ڕژنیم هیچ کات دانی بە هەژاری بنەماڵەکانیان و ئەرکی بەهرەمەندکردنیان لەسەر وەت و سامانی وڵات نەناوە. بە پێچەوانەوە لە جیاتی دابینکردنی ئیمکانات بۆ منداڵان هەڕەشەی کاردانەوەی توندی قەزایی لە بنەماڵەکانیان نەکات. خۆپشاندانی ئێرانیانی ئوروپا بۆ پشتیوانی لە عەباس دریس. ڕۆژی شەممە 24 مانگی پوشپەڕ ئێرانیانی ئازادیخواز لە چەند وڵاتی ئوروپایی بە مەبەستی شەرمەزارکردنی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی و پشتیوانی لە عەباس دریس بەندکراوی مەحکوم بە ئێدام ڕژانە سەر شەقام و خوپشاندانیان کرد. بە دوای پشتڕاستکردنەوەی حکمی ئێدامی عەباس دریس لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ئێرانیانی ئازادیخواز لە وڵاتانی ئۆتریش، دانمارک و سوید دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی خوپشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئێرانیانی سوید هەروەها سەپاندنی سزا بەسەر سامان یاسین و تومەج ساڵحیان بە توندی ئیدانە کرد و خوازیاری هەڵوشاندنەوەی حکمی ئێدامی عەباس دریس بوون. شایانی باسەکە عەباس دریس لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی ساڵی 98 هەتاوی و لە ڕووداوەکانی ناسراو بە قامیشەڵانەکانی ماحشەر لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. عەباس میوەفرۆش بووە و لە نزیکەوە شاهێدی جەنایەتەکانی سوپای پاسداران لەو ڕۆژەدا بووە و بە ناحەق بە ئێدام محکوم کراوە. ناڕەزایەتی خەڵکی ئیسرائیل دژ بە دەوڵەتی نەتانیاهو. شارۆمەندانی ئیسرائیل ڕۆژی شەممە 24 پوشپەڕ بۆ جارێکی دیکە دژ بە گۆڕانکاریەکانی دەوڵەتی نەتانیاهو لە یاسای قەزایی ئەو وڵاتە ڕژانە سەر شەقام و خوپشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان دەوڵەتی ڕاستگەرای بنیامین نەتانیاهو گۆڕانکاری لە یاسای قەزایی ئەو وڵاتەی لە مانگی ژانوێی 2023دا دەست پێکرد. لەو کاتەوە تا بە ئەمڕۆ زۆربەی شارەکانی ئیسرائیل گۆڕەپانی ناڕەزایەتی دژ بە دەوڵەت بووە و خۆپشاندەران هەوڵەکانی دەوڵەتیان بۆ زەوتکردنی ئازادی محکوم کردووە.
جێگەی ئاماژەیەکە پەرلەمانی ئیسرائیل ڕۆژی دووشەممەی ڕابردوو و یەکێک لە بەشەکانی ئەو گەڵاڵەیەی پەسەند کرد و تووڕەیی خەڵکی لێکەوتەوە. کوژران و برینداربوونی 24 کەرەکە لە ناوەندی پیتاندنی ئۆرانیۆمی رووسیا دوایین هەواڵمانە. ڕۆژی شەممە 24 مانگی پوشپار بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار 24 کرێکاری ناوەندی پیتاندنی ئۆرانیۆمی ئۆڕاڵ لە رووسیا تووشی ڕووداوی کار بوون و بەهۆیەوە کرێکاری گیانی لەدەستا و 24 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ناوەندی پیتاندنی ئۆرانیۆمی ئۆڕاڵ لە شاری ئۆڤرالیسک لە 50 کیلۆمتری شاری کاترینبۆرگ هەڵکەوتووە و زیاتر لە 1 ملیۆن جەمعیەتی هەیە. بەوەتەی بەرپرسانی ئاژانسی وزەی ئەتۆمی رووسیا مەخزانێکی هێگزافلۆرایدی ئۆرانیۆم کە مادەیەکی زۆر ژەهراویە تەقیوەتەوە و ئەو کارەساتەی لێکەوتوەتەوە، بەڵام دڵنیاییان داوەکە دۆخەکە کۆنتڕۆڵ کراوە و باری تەندروستی برینداران باشە و هیچ گردیلەیەکی ئۆرانیۆم بۆ دەرەوەی کارخانە دزەی نەکردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکان پێشکەش کران کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.